کاک ئازاد، کاک هاوار، کاک کاوە، کاک بژار بکەم، هەروەها مەرزیە و لێلا. زۆر سپاسی هەموو لایەکتانەکەین. پێم وایە لەخیردا ناسریان ئەگەر گۆرانیکمان پێشکەشکەی خۆتیش زۆر سپاس دەکەین. بە سەرچاو منیش ئەگەر هاوڕێیان ئامادە بن بە گۆرانی ئۆخەی گەورە کچ کە منیش زۆر کەس ڕیان سپاردووم کە ئەو گۆرانیە بڵێمەوە. دیارە ئەو گۆرانی من نییە، نازانمەوە گۆرانیە فۆلکلۆر یا فۆلکلۆر نییە. ئەو گۆرانیە برادێک خوێندوویەتی لە سنە بە ناوی کاک عێزەت، منیش لەوم بیستووە، بەڵام کۆپلەیەکی بچووکم پێ زیاد کردووە. پێشکەشتان یەکەم جا کاک نەجمە بە پێکەوە هەر هەمومان لە بینەرانی خۆشەویست خواحافزی بکەین تا بەرنامەیەکی تر لای ئێوە خۆش. من دوی ڕێگاتم ڕێگاشم